بزوتنەوەی گۆڕان وەک دەستەی باڵای ڕاپەڕاندنی کارەکانی بزوتنەوەکە ئێستا خاوەنی جڤاتی نیشتیمانی و جڤاتی گشتیە. هاوکات گروپێک هەیە بە ناوی ڕاوێژ وەک دەستەیەکی باڵا لە تەنیش هەردوو جڤاتەکەوە کارەکانی بزوتنەوەکە ڕادەپەڕێنێت. بەڵام دوو پۆستی گرنگی بزوتنەوەکە کە دەستورین و لەناو گۆڕاندا ئێستا لە فەراغدان، ئەویش پۆستی خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە کە بزوتنەوەکە ئێستا لە وڵدایە تا 25 ئەم مانگە ئەو دوو پۆستە پڕ بکاتەوە. بەپەی پەیڕەوی ناوخۆیی پۆستی ڕێخەری گشتی گۆڕان کە ئێستا دوای نەوشیروان مستەفا چۆڵە بۆ پڕکردنەوەی شوێنەکەی یەکێ لە ئەندامانی جڤاتی نیشتیمانی یان یەکێ لە ئەندامانی جڤاتی گشتی یان کەسایەتێکی دیاری بزوتنەوەی گۆڕان لە دەرەوەی هەردوو جڤات بە دەنگدانی نێنی و ڕاستەوخۆ بە زۆرایەتی ڕەها هەڵدەبژێرێن. هاوکات خانەی ڕاپەڕاندنیش کە پێگاتوە لە ڕێخەری گشتی سکرتێرەکانی کاروباری جڤاتی نیشتیمانی، فراکسۆن، ژوورەکان، باجێڕەکان، خەڵک و سەرۆکی جڤاتی گشتی پێش ڕێخەری گشتی هەڵدەبژێرێت. بە گوێرەی زانیاریەکان تا ئێوارەی 25 مانگ ئەم دوو پۆستە پڕ دەکرێنەوە. لە ئێستاشەوە گۆڕان ئامادەکاری کردووە. ئەم ئامادەکاریە دوای ئەوە هات چەندین کاندید لە ناو گۆڕان لە ئاسە جیاجەکان ململانە دەکەن بۆ بەدەزێنانی پۆستەکان. بەپێی زانیاریکی تایبەت دەستی پەیام کەوتووە لە پۆستی خانەی ڕاپەڕاندن کادرە گەنجەکانی گۆڕان هەوڵی زۆر دەدەن نفوزیانە بێت. هاوکات بۆ پۆستی ڕێخەری گشتنی بزوتنەوەکەش پێشتر باسی چەند کەسایەتیەک دەکرا، بەڵام ئێستا ڕکابەریەکە بە تەواوی هێواش بۆتەوە لە نێوان عومەری سێعەلی و قادری حاجی عەلی کە دوو سەرکردەی دێرینی یەکێتی و دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕانن لە پاڵ نەوشیروان مستەفا. هەر بە گوێرەی ئەو زانیاریانە عومەری سید عەلی تا کاتی کۆنگرەی داهاتوو دەبێتە ڕێخەری گشتی بزوتنەوەکە. قادری حاجی عەلیش وەک ڕێزێک بۆ ئەزمون و کەسایەتی ئەو پاڵپشتی دەکات و لە کۆنگرەی داهاتوودا عومەری سید عەلی دەکشێتەوە و قادری حاجی عەلی خۆی کاندی دەکات کە پێشبینی دەکرێت لە ماوەی 6 مانگی داهاتوودا کۆنگرە ببەسترێت. هەر بە گوێرەی زانیاریەکان ئێوارەی 25 حەوت ڕێخەری گشتی نوێ بە ناوی بزوتنەوەکەوە وتارێک پێشکەش دەکات و نەخشە ڕێگای بزوتنەوەکە و ئایندەی بۆ خەڵک ڕوون دەکاتەوە کە ئەوکاتە لەگەڵ یادی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر دەستی نەوشیروان مستەفا.